ئەو بابەتانی لێرە دەخوێندرێت لە بەشی ڕاگەیانی کۆلێژی ئاداب دەخوێندرێت بە شێوەیەکی تیۆری کادیرێکی میدیایی ئەکادمی بەرهەمدێنی باشە ئەمە لێرە ئەو ستۆدیۆیانەمان کردووە هەم رادیۆ و هەم ستۆدیۆی ڕەنجیمان کردیتەوە ئامانتمانەوەی ئەو قوتابەیە کە بە تیۆری دەخوێنرێت لێر بکانە بیکاتە پراکتیکی ئەو ترسێ کە لە بەرامبەر کامڕێکەوە زۆربەی خەڵکەیتیان ئەو ترسێ بەرامبەر کامڕێ تێدا بشتێن لەبەرەوەیەوە دەبتە کادیرێکی ئیعلامی کەوا سبێ ڕۆژە دەردەچی بەر لە 4 ساڵ پێشەستە و ستودیۆمان کردو ستودیۆی ناوەندی زانکۆی ئیسلاحەدینمان کردەوە بەڵام ئێستا کە دەیبین ستودیۆکەمان دووبارە نوێژەن کردیتەوە وەک ستودیۆ ڕەنجەکەی ئەم ڕۆژ لە ساڵیادی ڕۆژی جیهانی رادیۆکەمان ئیفتاح کرد بەڵێنی وەشمان پێدرایە لەلایەن سەرۆکایەتی زانکۆی ئیسلاحەدین و کۆمەڵە ڕێکخراوە کەوا ئینشاڵڵا بتوانین لە داهاتوو تەلەڤیزیۆنی بەشی ڕاگەیانیش بکەینەوە ببتە زمان حاڵی زانکۆی ئیسلاحەدین ئامان زمان لێرە چییە ئەو قوتابیانی لێرە دەخوێن قوتابیانی بەشی ڕاگەیانی کۆلێژی ئاداب ئەوەی لێرە دەخوێنی زۆرە کە تەخەڕوج بکەن گلەییان نەمینێ کە هیچ لە بابەتی پراکتیکی و عملی فێر نەکرانەوە بابەتانە لێرە هەر کەسە و بە حەزی خۆشیتی ئەو قوتابی حەزی لە پێشکەشکاریە گرنگی پێدێنە ڕووی پێشکەشکاریەوە کەسێ حەزی لە بێژێریە پەیامنێریە تەکنیکە کۆنتترۆلە هەر کەسە بەجێری حەزی خۆی گرنجیان پێدێ بۆی لە داهاتوو بتوان کادرێکی باشانێ بەرهەم پرۆگرامێکی تایبەتمان لەگەڵ هەر یەکە لە کاگا عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستکرد و بە هەمان ببێن بەشێک لە چارەسەر چۆن بتوانم من بێم لە دەرگاکان بدەم هەوڵی خۆم منوکو قوتابێکی بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سەلاحەدین پێمان وایە ئەمە گرنگترین و پێویستترین کار بوو کە بۆ ئێمە بکرێتن لە بەرەوەی وانەکانمان زیاتر پێویستیان بە پراکتیکیە و هیچ دەستگایەک و هیچ رادیۆیەک نەبوو لەو ماوەیەدا کە ئێمە بتوانین بە شێوەی پراکتیکی وانەکانمان بخوێنین ئەمڕۆ زۆر خۆشحاڵین و بەپەرۆشین بۆ ئەم ڕۆژە بەڕاستی ڕۆژێکی مێژوویە هیوادارین لە دوای ئەمڕۆدا پرۆگرامەکانمان دەست پێ دەکاتن بیسەری باشمان هەبێت بێگومانێمە ئەم رادیۆیکردنەوەی ئەم رادیۆی ئەمڕۆ بە هەل دەزانین بۆ ئەوەی دوای تەواوکردنی خوێندنمان لە زانکۆ بتوانین هەلی کارکردنمان زیاتر بێتن و بتوانین توانای کارکردنمان هەبێتن بە شێوەیەکی پراکتیکیانە نەوەکو دوای تەواوکردنی زانکۆمان تەنها بە شێوەی کاغەز خوێندبمانە و هیچ بە شێوەی پراکتیکی نەزانین ئەو بۆی مە زۆر گرینگە و مای خۆشحاڵیە من قوتابی باوەڕجەلال قوتابی لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئاداب قۆناغی دووەم بەڕاستی زۆر دڵخۆشین کە ئەوڕۆکە مەراسیمی دەستپێکردنەوەی پەخشی زانکۆی سەلاحەدین رادیۆی زانکۆی سەلاحەدین دوای 11 ساڵ و ئەمە زۆر بەشناسین کە لەو قۆناغی ئێستاداین لەبەرەوەی قوتابی لێرە دەتوانێت هەم بە پراکتیک هەم بە ینی بەعملی لێرانە بێتن لە بەشی ڕاگەیاندن پراکتیکەی ئەو دەرسانە بکا کە دەیخوێنێت و ببێتە ئەزمونێکی زۆر باش لۆ دوا ڕۆژی خۆی کە لێرە تەخەڕوج دەکات دەچیتن CV پێشکەش بە کەناڵێک دەکاتن ینی هەلی کاری زیاتر دەبیتن و شەهادەکەی هەم شەهادەکەی باشە و هەمیش پراکتیکی لێرانە فێری کاری ڕاگەیاندن بووە. Nossa, olha,